سۆلاب خەونە گەورەکەی هێنایەدی و باخولی نایب شاد بوو لا دوایین هەفتە یاریەکانی خولی پلەیەکی یانەکانی کوردستاندا لا شاری کەرکووک لاسەر یاریگای باوە گورگوڕ یانی سۆلاو میوانداریانی سێمێڵی کرد هەر لەگەڵ فیکەی ناوبژیوان یاریزانانی یانی سۆلاو نیازی خۆیان خستە ڕوو کە جگە لابرنەوە لە یاریگای دەرنەچنە دەرەوە و لە یەکەم چارەک گۆڵپارێزی یانەی سیمێڵ هەڵەیەکی کوشندەی کردو یاریزان ئەکرەم خالید گۆڵ یەکەم یاریەکەی تۆمار کرد لا بەرامبەردا سێمێڵ وەک ئەوەی هیچ بوونێکی نەبێت و هیچ مەترسێکی نەخستە سەر گۆڵی سۆلاو جگالە لەدانێکی سەر نەبێت کە بەرگریانی سۆلاو لاسەر هێڵی گۆڵ دووری خستەوە و نیوە یەکەم با گۆڵێکی بێوەڵام بۆ سۆلاو بە کۆتا هات نیوەی دووەم هەمان سیناریۆی نیوەی یەکەمی هەبوو سۆلاو بە فشارەوە دەستی پێکرد و لاخولێکی 52 یاریزان ئەحمەد ئیبراهیم توانی گۆڵی دووەم تۆمار بکات ئەنجامی کۆتا یاریەکەش با دوو گۆڵی بێ بەرامبەر لا بەرژەوەندییانی سۆلاو با کۆتا هاتوو خۆی گەیاندە خولینایە با یاوریانی گارە کە هەردوویانە لە وەرزی پێش و لا ڕیزیانە پلە دووەکاندا یاریان دەکرد